لە ژووری بەڕێوەبەر لە بریکاردارمیانەدا و ئیهانەیان دەکردو کە گوایە تو نابێ و ئیفادەیە دەبێ ئیفادەکەت بگۆڕی بەدڵی ئەمە بێ لەبەرەوەی نابی لە ئیفادەکە لە دژی سکاڵاکار بێتن دیارە ئەوەش دەستێکی لە پشتەوەیە منیش بەوەکو پارێزەر داوە لە بەڕێوەبەری بنکرد گوتم پێشەری مافی تۆمەتباران مەکە بەجێرەی یاسا بۆی دیاریکراوە کە چۆن مامەڵە لەگەڵ دەکەی بەڵام ئیتر مدیری بنکەی پۆلیسەکە هەستاوە لەسەر مێزەکە و جوێنی زۆر ناشرینی بە مندا و زۆر ئیهانەیکردنی و بووە دەستوەشێن و شەقبەشێندن لەگەر نەقیب عەزیز و نەقیب هێمن تاوەکو بەردەرگەی مرکزەکە منیا و پاپیۆنان و شەق دەکردە دەرەوە و پاسەوانی بەردەرگەی بنکەی پۆلیسی وتی ئەو پارێزەرە بە هیچ شێوەیەک نێتەوە بۆ بنکەی پۆلیسەکەمان منیش دوایی کە بریکاردارم هاتەوە محکەمە و لێرەم پرسی گوتم چی بوتی بە تۆبزی ئیفادەکەیان پێگۆڕیم لێرە علاماتی پرسیار دروست دەبێت بۆ معقعدلی ئەو بنکەی پۆلیسە ئایا چۆن توانیت ئیفادەی متهم بە دوو جار وەری بگری جارێک لە مەسلحەتی مدیری بنکەی پۆلیس جارێک وتەی خۆی کە بە ئەورێت خۆی وتەکانی داوە دوای ئەوەی ڕۆژی سێزدەی ئاگادار کراینەوە کەوا پارێزەری هاوپیشەمان پارێزەر هەرێم ڕەفعەت لەلایەن بنکەی پۆلیسی عەدالەوە هێرشی کراوەتە سەر لەلایەن بەرپرسی بنکەکە و دوو لە ئەفسەرانی ئەو بنکەیە ئەمڕۆکە ئێمە وەکو پارێزەرانی پارێزەر هەرێم لە دادگای هەولێر داوامان تۆمار کرد لە دژی ئەو بنکەی کە هێرشی کردوتە سەر پارێزەر هەرێم ئێمە لە داهاتوودا کار لەسەر ئەو کەیسە دەکەین مەبەستمان ئەوەیە کە شکۆی پارێزەران پارێزراو بیتن چونکە بەپێی مادەی 22 لە یاسای پارێزەرانی هەرێمی کوردستان بە هیچ شێوەک هیچ کەسێک بۆی نییە دەستدرێژ بکاتە سەر پارێزەر لە یاسایەکەدا ئەوە هاتووە هەر کەسێک کە هێرش بکاتە سەر پارێزەر هەمان سزای دەبێتن کە هێرش دەکاتە سەر دادوەر لە کاتی ئەرکدا